کۆکراوەی پارەی خەیری لە مانجی ڕەمەزانی پیرۆز پشتی MRI پێکاتوە لە 782 پشک کە دەکاتە 391,000 دلار واتە 39 دەفتەر و دەوەرەقە. پشتی خەیری نەخۆشخانە پێکاتوە لە 38 پشک کە دەکاتە 114,000 دلار واتە 11 دەفتەر و 40 وەرەقە. کۆی گشتی کۆکراوەی پارەی خەیری لە مانجی ڕەمەزان 505,000 دلارە واتە 50 دەفتەر و 50 وەرەقە. پشتی MRI کۆکراوەی ساڵی 2023 پێکاتوە لە 300 پشک کە دەکاتە 150,000 دلار واتە 15 دەفتەر. کۆکراوەی ڕەمەزانی ساڵی 2024 کە پێکاتوە لە 782 پشک کە دەکاتە 391,000 دلار واتە 39 دەفتەر و دەوەرەقە. کۆی گشتی کۆکراوەی پارەی خەیری 541,000 دلارە واتە 54 دەفتەر و دەوەرەقە. قەرزی حەسەنە پێکاتوە لە 88,000 دلار واتە 8 دەفتەر و 80 وەرەقە. کۆی کۆکراوەی پارەی خەیری و قەرزی حەسەنە بۆ ئامێری تیشتی MRI 629,000 دلارە واتە 62 دەفتەر و 90 وەرەقە. خوای گەورە خێری خێرخوازان بنووسێ، ئێمە دڵخۆشین کە بووینەتە هۆکارێک بۆ لابردنی ئازاری نەخۆشەکان. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.